بە هۆکارێک ژمارەیەک لە قورئانی پیرۆز لەناوبران. حکوومەتی جەزائیر ژمارێکی زۆر قورئانی پیرۆز لەناو دەبات و سزای زیندانیکردنی هاوڕەگەزخوازانیش زیاد دەکات. بە هۆکاری ئەوەی پلەبەندی ڕەنگ لەسەر چەند قورئانێک هەبووە، حکوومەتی جەزائیر هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەی ئەو قورئانانە دەست پێ کردووە بە مەبەستی لەناوبردنیان. وەزارەتی بازرگانی ئەو وڵاتە دەڵێت سەرجەم ئەو بەرهەمانەی کە هێما و ڕەنگیان هەڵگرتووە کە بەها ئەخلاقیەکان و باوەڕە ئاینیەکانی کۆمەڵگەی جەزائیر پێشێل دەکەن لە ناویان دەبین. لەو بارەیەوە وەزیری بازرگانی جەزائیر لە ناوبردنی 4561 قورئانی پیرۆزی ڕاگەیاند کە پلەبەندی ڕەنگی لەسەر لاپەڕەکانی هەبووە. ئەو کات دەسەڵاتدارانی ئەو وڵاتە دەست بە سەرداگرتن و لە ناوبردنی 38542 یاری منداڵان و کەلوپەلی خوێندنی بە بەهای 3,500,000 دیناری جەزائیر ڕاگەیاند کە بەوتەی خۆیان هێمای هاوڕەگەزبازانیان لەسەر بووە. ئەم هەڵمەتەی حکوومەتی جەزائیر یەکەم جار نییە. بۆ نمونە لە مانگی حوزەیرانی ساڵی 2022دا دەسەڵاتی ئەمنی لە ویلایەتی بیسکرا دەست بە سەرداگرتنی 81 نوسخەی قورئانی پیرۆزی ڕاگەیاند کە بە هێمای ئاڵای هاوڕەگەزبازان ڕەنگ کرابوون. ئەو کات دادگاکانی ئەو وڵاتە سزای زیندانیکردنی هاوڕەگەزبازانیان توندتر کردوێتەوە. بە جۆرەیە لە کاتی ئاشکرابوونی هەر پەیوەندێکی هاوڕەگەزبازی سزای زیندانیکردنی 3 ساڵیان بەسەردا دەسەپێندرێت.